سلااوڕێز خۆشەویستان بۆ هەمولایەک هیوادارم کە زۆر باش بن ئەوە هەروە بەڕێگەوە لامە و کۆمەڵی قسەتان بۆ کەم لەسەر کەیسی ئەوەی بەشدار بازیانی کە چەند ڕۆژێکە لە ئاسایی سلێمانی گیرا و کەسیش باسی ناکە بەڕاستی. هەڵبەتە منیش دوای ئەوەی کە کۆمەڵێک سوزان بیرو بۆ چوم لەگەڵاڵە بوو بۆ ویستم لەسەر ئەو مۆزوعە وەکو هەمیشە بەڕاستی نەزەراتی خۆم و قسەکانی خۆم بکەم. بەر لەوەی بچمەناوە بەحسەوە پێتان دەڵێم کە سبەیشە و من لایڤێکم هەیە لەسەر مەسەلەی ڕاپەڕین، بزانین لە ڕاپەڕینەکە چ بەرهەمیشیە بوو بۆ ئێمە، چێ ئێستا یادی ڕاپەڕینەکاتەوە و سوودێکێ بوو بۆ خەڵکو بۆ مێژوو و چێ تێیدا بوو بۆ فیرعەون. هەموو ئەوانە سبەیشەوە بۆتان باسەکەم ساعتی 8 بە کاتی ئەوروپا، ساعتی 10 بە کاتی کوردستان. هەڵبەتە خۆشەویستان ماوەیەکە چەند کەسێک لەو میدیای 21 بوو چی بوو ئەوە بەشدار بازیانی ئەوانە گیران لەسەر کۆمەڵی راپۆرتەوانە، هەندێکیان ئازارکران تەنها ئەو بەشدار بازیانی خۆی ماوە و تاوەکو ئێستا بەڕاستی میدیاکان هیچ کەسێک باسی ناکە لەبەرەوەی کە مەسەڵەن کۆمەڵێک با بڵێن شتی بڵاو کردوتەوە یان نازانم چییە لە حەقیقەتا، بەڵام من وەک پیشەی هەمیشەیی کۆمەڵێک شتم بەدەست گەیشتووە کە مەسەلەکە چۆن و چۆن نییە. من پشڕاستی ئەو شتانە ناکەمەوەی ئەو زانیاریانە، بەڵام پێتان ئەڵێم لەبەر ئەمانەیە لە حەقیقەتا کە ئەو کارلایەن لە زیندانەدانەوە. بەر لەوەیش ئەمەیە بڵێم کە زۆرێک لە کارەکانی ئەو کەسە من لام قبوڵ نییە بەڕاستی ئەو نوع کارانە. قسەکردن لەگەڵ هەر کەسێکە یا ئەمانە لای من قابلی قبوڵ نییە، ئینسانە بێ ڕێک و ڕاست لەسەر مۆزوعەکانە بڕوا، بەڵام لەسەر و ئەم ڕخنانیشەوە ئینسان ناکرێت لە بەرامبەر کۆمەڵێ مەوازعە بێدەنگ بێ و میدیاکارەکانی کوردستانیش لە بەرامبەر ئەوە هەمویان بێدەنگ بوون. ئەڵێن ئەوەی کە ئەڵێن هەمووتان خۆ لە معنای ئەڵێن تێگەن ئازیزان، ئەڵێن پارەی وەرگرتووە لە هاوڕێی داروی شێخنووری کە خۆی سەکردایەتیەکێتیە لەگەڵ چادار بازیانی کە ئەوژێکێتیە، گوایە ئەمانە پارەیان ناوەتێ بۆ دژایەتیکردنی چەندین کەسێکێک لەوانە فاڕۆقی مەلام سەفا و ئەلم بابەتانەیە کە شتێکی سەر بڵاو کردەوە. وەکو وتم ئەڵێم ئەمانە هەمووی ئەگەرە من هیچی پشڕاز ناکەمەوە و نایژەڵێم وایە یاوانیە، بەڵام ئەڵێم ئاوایە، بەڵام بە فەرزی ئەوەی کە ئێوە ڕاستەکەن ئەو مۆزوعە ئاوایە باشە. ئێوە وەکو سالار بازیانی وەکو هاوڕێی داروی شێخنووری بۆچی پارەتانەوە بۆ زەرامە بەڕاستی؟ بۆچی پارەتانەوە بە بەشدار بازیانی بۆی ئەوە بکە؟ ئەگەر پارەتان داوەتێ ئێوە پارەی وەرگرتووە لە ئێوە بۆچی ئێسەی خەنە زیندانەوە بۆ پشتیوانی ناکەن؟ ئەمە بۆ خۆی پرسیار لە ڕاستە، یعنی ئێوە وەکو ئەو وایە خودی خۆتان ڕۆژنامەنووسێ بەکرێ بگرن پارەی بدەنێ ئاوای لێ بکەن، لە دواییشە کە ئیشەکە ئەکا ئینجابی خەنە زیندانەوە بڵێن تۆ پارە لە وەرگرتووە ئەوە کردووە. ئۆکێ، ئەمە خاڵیشیانە. خاڵی دووهەم ئەوەیە کە گوایە ئەمە پەیوەندی لەگەڵ چەندین ئەشخاصی پارتیا هەبووە. من ئەوەش گریمانە دائنێم، گریمانی ئەوەی کە ئەوە ڕاستە و با بڵێن وایە و کێشەی نییە و لەگەڵ چەندین کەسی پارتیا نامی گۆڕیوەتەوە ئەوەی کردووە. بۆ مەگەر لە سێبانی پارتی بوون قەدەغەیە زەحمەت نەبێ؟ ئەگەر پارتی و بنەماڵی بازانێ ئەو نەقخە و پیسە ئەری جەماعەتی یەکێتی ئێوە بۆچی خۆتان شەراکەتیانن؟ بۆچی بە یەکەوە دائنیشن؟ خاڵە پاڤڵ بۆچی خواخواتە بچی بۆ سەری ڕەش بۆ لای مەسعود بازانی بۆ لای مەسعود و بۆ لای کێکێ و ئالەم بابەتانە؟ ویژدان خۆشە بەڕاستی بۆ ئینسانیانی. ئێوە خۆتان واتان لێ کردووە لە حەقەتا، ئێوە خۆتان ئەو کۆمەلگاتان وا لێ کردووە. من هیچی ئەو شتانە پشڕاز ناکەمەوە و ڕەتیشی ناکەمەوە، نازانم بەڕاستی، بەڵام لە گشتا ئەڵێم گریمان ئێوە هەمووتان ڕاستەکەن. گریمانم کوڕە پارەی لە خۆتان وەرگرتووە لە هاوڕێی داروی شێخنووری لە سادار بازیانی چەندین نامی هەبوو لەگەڵ مەسئولی پارتی ئەوەیە، ئەمە هەمووی ڕاست باشە، باوای دانین ئێوە ڕاستەکەن، بەڵام ئایا هەر بەڕاستی ئەو شتانە قەدەغەیە؟ خۆتان نەتان کردووە؟ ئەگە خۆتان کردوتان چۆن دوای یاچن ئیجاعاتە ئەکەن لە بەرامبەر ئەو خەڵکەیە؟ یعنی هەندێک شت هەیە ئینسان ئەکە قسەی لەسەر نەکا بەڕاستی بە پێی عەقڵ و مەنتیق هەر لە خۆیەوە هین نییە، یعنی بەلایەوە ئینە، یعنی نەوعێکە لە بێویژدانی لە واقع. بەر لە هەر هەموو شتێک لە سەدا 99 لە میدیاکاری کوردی لە تەوێڵە و بیارەوە حتا وەکو ئەگاتە ئەو زاخۆیە
باشە حتا ساخۆی دەلال ئەوەی ئەو مایکەی پێەیە ئەوەیشی کە دانیشێ لە سەجادەکان مقابلەی خەڵکەکە سەرلەبەری ئەمانە هەر هەمووی موچەخۆری پارتی وێکێتی و حیزبەکانی ترن سوێن بەخوا یەک گروپیتیانە پارە لە یەکێتی لە پارتی لەم مەسئول لەو حیزب لەو کۆمپانیا لەو نازانم چیە وەرنەگرێت باشە یعنی ئێوە هەمووتان بە پارەی کرێکاری خۆتان ئەتوان ئەم دوکانانە دابنێن ها یعنی ئێوە بە پارەی جیفانی خۆتان ئەتوانەوە ئیشانە بکەن نەخێر عزیزم هەمووی پارەی ئەو دەسەڵاتەیە کاکە ئەتاناتێ بۆی وجدانتان کرۆ بێدەنگتان کا بەڕاستی لەبەرەوە ئەو کەیسەی بەشداربازیانی کە کۆمەڵی مەلەفی جوڵاندووە لەگەڵ هەندێک کەسا مقابلەی کردو بەڕاستی من پێم وایە زۆر خراپی کردووە کارێکی زۆر نەشیاوە و لەسەر ئەوانە من کێشەم نییە لە حقیقەتە چونکە هەندێک کەسە شایانی ئەوە تۆ گفتوگۆی لەگەڵا بکەیت باش نییە بەڵام لەسەر بڵاوکردنەوەی مەلەفەکان باڕێگەی یاسایی بگرێتە بەلاسە بۆ نمونە فاروقی مەلام سەفا لەسەر ئەوە شت بڵاو کراوەتەوە با فاروق بڕاشکاتی لێ بکات لە دادگا و ئەو کاتە دادگا چ بڕیارێکیدا با ئەو بەشدارە باجەکەی بدا بەڕاستی یا من دائانیشم مەلەفێ لەسەر فڵانە فیسا بڵاوەکەمەوە ئەگەر دادگا یاساتانەیە قەیچەکە شکاتم لێ بکەن و بڵێن کاکە و فڵان کەسە ئەمەی وتووە ئەوەی وتووە ئەوەی وتووە من ئامادەم بۆ خۆم باجەکەی بدا بەڕاستی بۆیە ئەمە بۆ خۆی کارە ساتەکەیە لەم لاوە ئەڵێن هاوڕێی داڕی شێخنووری و ساداربازیانی ئەوەندەیان پارەیەوە بە بەشداربازیانی بۆ دژایەتی فاروقی مەلام سەفا و کێ و چۆن بە لە جوڵان باتەنە ئەی بۆچی یەخە بە هاوڕێ سەرەن نەگەبڵی ئەو بۆچی پارێن بۆ زەلامەکان بۆچی یەخی پێ ناگەن زەحمەتێ بۆ یەخی پێیان ناگە بڵێن ئێوە بۆچی پارەتان داوە بە بەشداربازیانی واتان لێکردووە بڕوا کۆمەڵە شتەیە بیکات و ئەلەم بابەتان بۆچیەوە ناکەن یعنی ناکرێ ئێوە خۆتان هەموو هەوڵەکانی خۆتان ئەدەن بۆی زەلامی بکڕن لە دوایش خۆشتان ئەتانوێ سەریکەن بە گۆما بەڕاستی ئێوە شەیتانن لە حقیقەتە شەیتانی بزرگ دەردی ئێرانیەکان بە ئەمریکایانەوە بۆیە ئەم قسانم کە عەزیزانی ئارام ئەحمەد بۆی بزانن کە سێری ئەو دنیای مێدیاکەی ڕۆژنامە نووسیەیە کە کەس قسە ناکە لەسەر کۆمەڵێ مەواسە گریمان بەشدار پارێ وەرگرتووە گریمان لەگە فڵانە کەسی پارتیا نامی گۆڕیوەتەوە قسەی کردووە گریمان ئەوە بووە ئێخۆت نەداعشە و نەجاسوسی نێودەوڵەتیە و ئێکاکە بەخوا نەپیا و کوژە و ئێکەواتە مەسەلەکە چییە لە حقیقەتە ها بۆچی بێدەنجی خەڵک بۆچی لە بەرامبەرەوە مەسەلانەیە هەویستم ئەمەتان پێ بڵێم و وەکو هەڵوێستێکی خۆم هەم بێ لە حقیقەتە کە من هەموو ئەوان ئەژێڕمەوە بۆ هەڵا یا بۆ تاوانبارکردنی سەرانی پارتی وێژێتی و ئالم بابەتانە کە ئیشەکەیش ئەکەن لە دواییشە ئاوا ئەکەن بەڕاستی ئەوە کارێکی زۆر نائینسانیە لە واقع بۆیە ئازیزان من لێرە ئێمە کۆتایی لە ئیش هاتوومەتەوە ئەو لە ڕێگای لا ماوە سبەی شەو سعاتی 8 بە کاتی ناوەندی ئەوروپا و سعاتی 10 بە کاتی کوردستان لەسەر مەسەلەی ڕاپەڕین و ئەم بابەتانە کۆمەڵی قسە و باستان بووەکەم هەموو ئەو دز و جەردە و کۆمپانیا و مافیای پارتی وێکێتی ئەوانە چاوەڕوانی سبەیشەی ئارام ئەحمەدکەن کە یەکەیەکە ناوتان بەرم ڕاپەڕین تەنها بۆ ئێوە بۆ بەڕاستی نەک بۆ خەڵکی کوردستان باشە نەک بۆ کەسوکاری ئەو شەهیدانی کە 5 سێ لە ڕانی و 7 سێ لە سلێمانی شەهید کران کە لە خەسەخانەی جامیعەکەی سلێمانیەوە هەتاوەکو ئەگەشت بندار ئەرخەوانەکانی گەدی سێوان ژن و کچی سلێمانی پرچی خوان ئەڕنیکە ڕۆڵەکانیان برایان کوڕیان شەهید کراوە بەڵام ئێستا کێی خوا شێخ جعفەری خوا ئێستا کێی خوا کشەکەی سەرکۆتی کوبەی خوا ئەو ئەچێ لە ڕانیە دانیشێ یادی ڕاپەڕی نەکاتەوە چ دنیایەکی سەخیفە ئەی هاوار ئەو مێژووە نەفرەت لەو مێژووە کە ئەوەندە سەخیفە بەڕاستی خۆتان گرن تا سبەیشەوە ئارام ئەحمەدیە بۆ گیانتان ئەو حیاتان بۆ نایڵێتەوە حیا و حرمەت باشە کاکە دەیخواتان لەگەڵ ئازیزانی ئارام ئەحمەد ڕێز و حرمەتم بۆتان هەیە قوربانی ئێوە ئەرە وەڵا کرێکاری کاکە بۆچی خوا عیب نییە کرێکاری شەرەفە بە قوربانی خۆ قابلێت قوربانی ئەوە